دەستینەکەن ئەو دوو برادر ئاگیان لە هیچ نییە بران بەخێر بێن باش ئەحواڵت سەلامەت بێ گەمەکمان هەیە چیانتان بەشداری گەمەکەی دەکەن باش وەرێرە تخوا گەمەکە کووە ئەمن پرسیارەکە لێ دەکەم جوابمدەوە 100 یان 150 تابقی یەک یان دوو با بچینە تابق دوو وەرە ئەوە هاتینە تابق دوو 30 سانیەت هەیە لە ماوەی 30 سانیەی بای 100,000 شتی هەردەگری ئەگەر بووە 101,000 هەموو کانسڵ دەبتەوە هیچ وەرناگری باشە 3 2 1 دەست پێ بکە 30 سانیە هەیە حالەکەەوە خۆی بەیزڕاناگەی ئاگدار بە 24 سانیەت مایە هەگرە دەست دێ لۆ خۆت تەماشا ساری مەکە دەست دێ 100 احتیادیە 100 کەمتر 100 کەمتر احتیادیە 100 کەمتر احتیادیە 14 سانیەت مایە 13 سانیە 11 سانیە 10 7 ئاگدار بە 100 زیاتر بی هیچت بەبەر ناکەوی 3 2 1 ئەوجا با بچینە کاشێری بزانین بای چەندیە ئەوجا وەرە بزانین بای چەندیە ئەوە یەکەم شت بای 25,000 باشە دووەمی 15,000 باشە سێیەم بابەتی بای 18,000 ئەو هەموو جانتای لاپتۆپە لۆینە باش ئەو جانتایان بای 28,000 تەبعانەوە براندی کوولبێڵە ئەو جانتایشکەش یاڵەوەش لێدا ئەوە دووەمین جانتای بای 29,000 ئاخیر بابەتی بەخۆی هەز دەکەم 100,000 زیاترە 15,000 کاوەرە خوارێ زۆر بەداوای لێبردنەوە کردیە 130,000 لێ یەک جانتە تەماح ئێستا نییە بەس جانتایەکی کەم کرد باوە تقریبا ناوەڵە دەبۆ 101,000 برام زۆر بەخێر بێ لە بۆ ئاری گەیمینگ بەس داوای لێبردن دەکەین لە گەمەکەی دۆڕای خۆشەویستی زۆر بەخێر